گەڕێکی دیکەی دادگاییکردنی دەستگیرکراوانی بادینان لە دادگای هەولێر بەڕێوەچوو. لەو میانەیەدا 4 چالاک و ڕۆژنامەنووس بە تۆمەتی سیخوڕیکردن دادگایی کران. پارێزەری دەستگیرکراوانی بادینان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ڕایگەیاند دەستگیرکراوان بە تۆمەتی قسەکردن و هەماهەنگیکردن لەگەڵ بەرهەم ساڵح سزادراون لە کاتێکدا ئێستا بەرهەم ساڵح سەرۆکی کۆماری عێراقە. بە پێی وتە شایەتەکان کە لە بەردەم دادگا قسەیان کرد بەڕێزان لە ژۆرێ بە چاوی خۆیان بینیان هیچ قسەیەکیان نەکرد، گوتم ئەمە نە ئاگادارین نە زانیاریمان هەیە نە هیچ گروپێک تشکیل کرایە، گروپی چەکدارین هیچ گروپێکی سیاسی تشکیل کرایە. ئەوەی کە نووسراوە تەنها پشتیان بە چەند قسەیەکی مخبر سڕی و شاهێدێکی بە ژمارە 33 بەستووە کە ئەوانش قسەکانیان تێک ناکاتەوە لەبەر ئەوەی بەشێکیان باس لە ئەوەی دەکەن کە گوایە ئەوانە ویستیان لەگەڵ کۆمەلگای مەدەنی لە جەماعەتێک کۆمەڵی مەدەنی لە بەغدا پەیوەندیان دروست کردووە کە ئەوەش نابێتە تاوان، یاخود هەر ویستیانە پاڵپشتی لە مستەفا کاظمی بکەن ئەوەش هەر نابێتە تاوان، یان ئەوانە پێشتر پەیوەندیان هەبووە لەگەڵ بەڕێز دکتۆر بەرهەم کە ئێستا سەرۆک کۆماری عێراقە، پێشتر هێزێکیەوە بەناوی های پەیمانی، ئەوەش نابێتە تاوان. ئەو قسانەیان باس کردی ئەوانەش بەڵگەی مقنعینە بای ئەوەی نینە کە ئەو بەڕێزانە پێ حکم بدرێن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ڕاپەڕینمان بۆ ئازادی گەلی کورد کرد کەچی ئێستا بەدەستی حکوومەتی کوردی لە بەعس خراپتر بە میلەتەکەمان دەکرێت. پێمان وایە ئەم جۆرە دادگایانەوە ئەم تۆمەتانەی ڕوبەڕوویان بە ڕێزانە کراوەتەوە لەسەر دەربڕینی بیرروڕای ئازادە کە یەکێک لە بەهاکانی ڕاپەڕینە. خەڵکی کوردستان ڕاپەڕینی کرد بۆی ئازاد بدوێ، ئازاد قسە بکە، ئازاد سیاست بکە. ئەم تۆمەتانەی لێرن لەسەرەوەیە کە لە هاوپەیمانێتی ئەندام بوون، لە هاوپەیمانێتی مڕەشەح بوون لە کاتێکە هاوپەیمانێتی حیزبێکی سیاسی ڕێگە پێدراوی هەرێمی کوردستان بووە، بەشداری هەڵبژاردنەکانی کردووە، لە بەغدا نوێنەری هەیە. بۆیە بەڕاستی یەکێک لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە کە ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە بە ئازایەتی خەڵکی کوردستان بە دڵسۆزی هێزە ئەمنیەکان بیناکراوە. نابێت ئێستا ئەنجومەنی ئاسایش بەم جۆرە تۆمەتانە گەنجەکانی خۆی، چالاکەکانی، مامۆسایانی زانکۆ، بەڕێوەبەری قوتابخانە ئەندازیار لە قەفەزی تۆمەتا ڕاگرێت لەسەر تۆمەتی کە پەیوەندیدار بە بیرڕای جیاواز و ماف و ئازادیەکان لەسەر کاری سیاسی، لەسەر گفتوگۆی سیاسی. باوکی یەکێک لە دەستگیرکراوانیش دەڵێت کوڕی من پاکە و بێتاوانە و لە ژیانی ئازاری مێشولەیەکیشی نەداوە. فقیری چ نەکردیا و پێشکەکێژی نائیشینێ و تعدل مرۆڤەکێژی نەکردیا بەشەرێکی نەکردیا و چ ئیشکال و مشکلە نینە ظلمەکە واتێتکردنەوە بە 10-11 هەیڤنە نەمەد دیتە و نەمەد بهێنێن و ئەوەی دین بە پشکیشوانزان. دەستگیرکراوانی بادینان نزیکەی 76 چالاک و ڕۆژنامەنووس دەبن کە تا ئێستا تەنها 11 کەسیان هێنراونەتە دادگا و لەو ژمارەش 5 کەسیان بە 6 ساڵ زیندانی سزادراون و 65 کەسەکەی دیکەش تاوەکو ئێستا دادگایی نەکراون. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.